داواکاری ئێمە لە هاوڵاتیان هەیە پابند بن ڕێنمایی تەندروستی خۆپارستن چونکو ئەو ڤایرۆزێکی زوو بەلاوت بیت یعنی سریع الانتشارت بێژنێ ئەو ژەمە داواکاری هەیە يعني إرشادات تعليمات وزارة الصحة كارمينن و حليوي خو باراستنا شاكترين تشت باراستنا وداوا كريم الهولاتيان بتشن أفلق حدانا لقاحات كورونا يعني شو تأثيرات جانبية وكيد بيجن يعني وزارة الصحة كان رين ماي هيا كان إرشادات هيا مرو جيب كد گوتنەک وهەین بێژت خۆپاراستن باشترش چارەسەریە ئەف گوتنە هیویداری خەڵکێمە تەطبیق بکات و پێگیریە پێ بکات هەرچەندە چەندین ڕێنماییت وزارەتە سەحا وێداین بۆمە و حکوومەتامە کە مەدوێت خەڵک پێگیریە پێ بکات هەر بۆ نمونە تشتێکی سەهل کەمامە یعنی نە تشتێکی سەعبەک و خەڵکێمە پێگیریە پێ بکات هیویدارین هەموو کەس کە مامێ هەلگرتن جێت قەرەباڵغ دوور بن چەنگ و ئەف ڤایرۆسانهۆ یا مەرحەلا سێت بێژن گەلەکە مەترسیدارە زوو بەلاوت بێت و خاصەتەن گەنجا و پچووکە ئەس بێژن وێ دمەکێوەکی ئیشارەت پێدای وادگرێت هیویدارین خۆپارێزن باشترە چارەسەریە ئەف نەخۆشی ئەمە دبینین گەلێک نەخۆشەکە گرانە و گەلێک نەخۆشەکە یا خەتەریەدایە بۆ خەڵکێمە و بۆ هەمی خەڵکی جیهانێ ئەف نەخۆشیەوە سەهاتی هون دبینن ویزارەتە ساغلەمیە هەموو ئەرکێ خۆی ڕاتل لەگەل ویزارەتی ناخۆش هەموو لەگەل ئەرکێ خۆی ڕادش بەرێ نەخۆشی ئەس دبینە نەخۆشە گەلەکە مەترسیە لە ناوە خەڵکەمەدا ئەم هیویداریش خەڵکێ خۆ خۆ بپارێزێتە نەژەوێ نەخۆشییا کۆرۆنێ